دينا رو دارن روداوه لهرجه هون لبن صلاة أمجد مها رمضان ده برنامج كدن لروداوه القلبي برنامج تاكسي رمضان برنامج روجانه دمها رمضان ده أما حاول بدين باجار غلام روداوه لهرجه لبن أم صلاة أمجد مها رمضان ده برنامج كدن لروداوه القلبي برنامج تاكسي رمضان برنامج روجانه دمها رمضان ده أما حاول بدين باجار غلام روداوه لهرجه لبن کارآنینا پارچین زوی ین خلکیج آلی حکومت و قربونه کردنوانه بویه جی پرزگریکین دیارین هرما کردستانه. لحوله کشا خلک عنکاو و در دوراوی جی سالن هشتیان و دست بکریه. به هزاران دونم معردن وانه جهاتینه ورگرتن. بشک جوان حتی نهاتینه قربو کرن. بشرال سال 2010 جی جاره کدن. عردن وانه جهاتن ورگرتن لهم برویجی چه جیرانه هاتیه داین. او خلکه داخوازه ما فی خواد کن. داکو دباره جیانه خو پیدا بکن. تاکسی رمضان لپی چاره سریه کش بو پرسگری گوان دیگره. سروک کمالا مارعوده چندنیه زیاد سلیمان. او بخوا جودکاره نونر جودکارانه ین کو دخوازن بین قربو کرن و کار چاندنیه دست بکن و او ده تاکسی رمضان دا ده بحثا هورگلین او پرسگریکی بکن. زور سپاس. چند خلکن کاک زیاد چو مشکلی اوان هیا؟ بله بالنسبة قربوني زويكاني عنكاوي نافر خانه وسربازقاني بله هولي روا اما خلش عنكاوا همو ببردكي وبزان اوي كخلش عنكاوا رصني عنكاوا بيتن بستوسي دوسطو بستوسي فالجوتيار صح خوان زوي اوانا مستحقي قربونيان هي كوا عردكانيان كتوتا وناو ومعسكرو وناو فروخاني هوليري نو دولتي اف بينك سربازي معسكري بريا 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 يصالي هشتايا كانوا بله لصالي باش بيج رابرين داي رابرين اما قرانو سر زوية كاني خمام بجيري برياري برا رقم دو كاك مسعود جنابي سروك برياري دا هر كسك بقريتو سر زوية كاني خويان ايماش وچي او ملتهمو او قنداني كردستان كاويران كرابو قرانو ايماش ويران كرابو اماش قراينو بمليونات دولار وبارا صرف ما كنت كصفتي زراعي ما هنا وسر زوية كاني خوما حتى 2006 باش تشي بوي قبل روخاني دولتي رجيمي بعث دواي مطار دستي بيكردو دي سافر روخانه كان هاتنا امريكي هاتنا خوارينا ومعسكري مطار كان داجير كرد وزور دغلودانا شي زوري ما يعني زيانه شي زوري ام جوتيارا كان يدينا چند دونم بون زور برا مسلمان كان خلشي هوليرش مان لقرا ودورا بشتي عن كاوش كغندكانش شمولي دغريتنو شي شمعنا وسيبيرانو قلانجوغان وغزنش اوانش عرديان كتونا ومعسكرو ناو فروخانه اوانش حق قربوني يعني اجر جوتيار لا صاحب ملك باشا هوا تشكري حتى نوكا و مراجعه كيش دام الازيات اما كسمان نشتي مراجعه كسمان نشتي مراجعه لك انك ومراجعه كاني ما سردانه كاني ما بو حتى بجناب سروكش باشا ولد 2000 دا وحفصه او انا داجير كراينا حفصه جوتيار يعني نا نشتي تبي سرزوي خوي استفاده لي بكاتب تمام قرب يعني داواي قربوني حفصه دبي استعمال حكومه بكينه او حفصه لدست جوتيار رويه كابرا هي معيشتي لسر او ابوها لسر او زويه ابوها استا او معيشتي تشي بر او نما تشوف نسبكاته قربوني كشنا يعني كاك زياد اما استا اما عرزي ايوه بله اما چند دونم اما تقريبا 6000 دونم
كاكزات استا اما عرسي ايوه بەڵێ ئەوە ئارچکانی عکاوە ببینی فرق كاك زياد اما عرضي ايوه بەڵێ اما يا استا مثلا ايوه برسيارتان كردوها هر يعني صد مترك هر دو نمك ئێستا وەختەکەەوە بەدە دەفتەر نەدەچوو بە پازە دەفتەریش نەدەدرا دوێنم لە عکاوە ئەوی ئەمن دەزانم ئێستا گوتی تیا لە ژنێک دانیشتێ لە تاپۆ ئەمە کاگە لوقمانوان دوو کەسن یان گەلەوێش خان دانیشتی گەلەش خان بەتەنێ چ دەکات دەبی یەکەچی نوێنەری عکاوە لە گەریان استا اگر مثلا قربوك ور بگیری مثلا چی اكيتو زیاد چی اکا چند سودی لی ورگیری ئەمەش بەشەکەمەوە چیوانە با پیرم زەویانە بوو ئەمەش وەڕسەینە تقریبا من 20 ئامۆزام هەیە ئەوانش هەموو چی من ئەواش بەردەبن هەر یەکە بەشی خۆی دەکە ئەوی دەچی لۆ خۆی مەشروعاتی پێ دەکاتێن کاسبێکی پێ دەکاتن ئەمە هەموو فەلاحین معاشمان نییە مۆزەف نین ئەمە لەسەر جوتیارە لەسەر زەوی کشتتوکاڵ دەچین ئێستاش ئەمە لەسەر گەنمزۆیەکەی دی هێشتاش لێرە نەبی دەچین ئاردەچی دیکە لە منتیقی بەڕانەتی دەکرین دیسان دەست بە جوتیاراتی خۆمان دەکەن ناتانین دوکانی دانێن ناتانین چشتی ئەی ئێستا لەم قەیرانە و نەبوونی عرضیش ئێوە چیەکەن ئێوە چیەکەن چۆن ئەژین مەسەڵەن عاردی عالم وەردەگرن بەکەرێ دەچین ئێستا من 600 دۆنم گەرمم چەند دەڕاستی خۆمای ترکتەری خۆمای بەڵێ ناتانین بۆ بێ وشە ناتانین اف پرزگری کاکو حتانها حکومت جدایان عراق و هرما کردستان نکارینه چاره سریه کا یک آلی که جیره ببینن بتنل سرماسه آن مایه کسی یکم یه باجار هولیره نوزات هادی بخواه هاتا جهوه کشه و هولادیت ناچاره سریه که ده کاک زیاد نێنەری ئەوانن کە قەرەبووی خۆیان وەردەنگرتووە ئێوە اطلاعتان هەیە لەسەر مەسەلە تا ئێستا زیاترە لە 10 ساڵ فڕۆکە لێرە ئەفرێت تا ئێستا ئەمانە قەرەبووی خۆیان وەردەنگرتووە لە هەشتاکانەوە مشکلەی ئەوان من توضيحك لسا قربوي إيه لكانا بەڵێ كيرا وقت خوي معسكر بوا يعني زو لا هلا بنزايكان وشاستكان آمدين موقعي هولي ليرة بوا معسكري عراقي بوا لشاستكان يجي إطفاء كرايا دوایە ئێرە کە بووە قیادەی فەیلقی پێنجی عێراقی کە پێی دەگوترا ئیتفای 73 زیاترین گەورەی ئیتفا کرایە بەردەوام مەسەلەن مەتاری هەولێر ئەو مەتارە عسکەریە نهایەتی هەفتاکان و بیدایەتی هەشتاکان دروست کرایە و ئیتفا کرایە لێر کوانە ئەوەی ئەمن کە متابعەم کردبی طبعا بەشێک لەو ئیتفایانەی کە کرایە بە یاسا کرایە هەمووی هەندێک لەوانەی کە زانیتم خەڵکی عەنکاوە بینە لە قوشتەپەی چکە یان بە عینی کە پارەی نەقدیاندایە یان هەبووە مەسەلەن بە زەوی لە زەوی وەریانگرتەوە بەشێک باعتیبار لە قوشتەپەی ئەگەرەوە استیبدال ئەوە برێ ئەوان لەبەر هۆکاری خەڵکی مەتەقەی جێبەجێ نەکرایە بەڵام بە شێوەیەکی گشتی مەسەلەن ئیتفای کە کرایە بە قانون کرایە وەختی خۆی دوایە مەسەلەن بەشێک ئەوەی کە دەڵێن بەشێک لە مەتاری ئێستاش تەوەسوعی کردیە خۆمان کە ئێرە گۆڕا و ئەوە بووە کە باعتیبار هەندێک زەوی دیکەی بەگەکەتیە ئەویش کە احتمال ئەوانە کە داوا دەکەن تەوەسعی نوێی مەتاری ئەوانە ئەوەی کە ئەنجومەنی وەزیران چەند ساڵە لە دووە چونکە زیادش دەزانن چەند ساڵیژنە لۆ ئەوەی لە بینی ئەوانەی کە مستحقن و لە بینی ئەوانەی ئیتفایان کردی و حەقی خۆیان وەرگرتێ لە بینی ئەوانەی ئیتفا کرایە و حەقیان وەرنەگرتێ لە بینی نوێیەکان لێک فەرز بیتەوە ئاسان نییە حتا لە عێراق بە شێوەیەکی گشتی کە بریمەر حاکمی عێراق بوو دوای 2003 کە هات بەشێک لەو گلەیانەی هەبوو لژنەیەکیان دروست کرد و لەسەر ئەو پارەیە کە 7 ملیار دلار ئەمریکا تەخسیسی کرد لە بۆ ئیعادەی ئیعماری عێراق و بەو ناوەی 300 ملیۆن دلاریان دانا لە بۆ ئەوانەی کە شعور دەکەن لە ئیتفای کە وەختی خۆی عێراق کردیتی لەسەر زەویەکان غوبنیان لێکرایە هەز بە غوب نەگرەکەن کە ئەنەما بەدڵیان نەبووە لە ناویان لێنا هەیئەت نزاعات الملکیە لە هەموو شارەکان من ضمنی ها کوردستان هەرچەندە کوردستان جودا بچکە لە دوای مەش لێرە بیر کراوە گوتیان ئەو پارە هەیە
مادام حصەی کوردستانی دەدەن با طبیعیە بەشێک لەو پارەیەی بێتن چکە ئەوەلجار بڕیار بوو هەیەی نزاعاتی ملکیە لقەکانی لە کوردستان نەکرێتەوە لە هەرێم بەڵام دواتر گوتیان بڕێک پارەیە ئەویش بێتە هەرێم ڕێدرا لە زمانی ئەو 300 میلیۆن دلار تعویزات برێ بەشێک لە کوردستانیش خەڵک هەندێک پارەی وەرگرت و ئەو مۆزوعش دوای کۆتایی پێهات پاش ئەوەی ڕادستی عێراقیەکان کرا ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە چکە تاقیبم کردیە تا ئێستا لە ئەنجومەنی وەزیران لە تەدقیقن ئێستاش لە تەدقیقی ئەو شتانە حتا گەلاوێشخان ئەوان دەیناسن کە مدیر عامە ئاسان نییە چکە دەستکاری کرا ئێستا ئێمە کۆمەڵێک عملیای ئەوراقی ئیتفامان نارتە لژنەیەک لێ دەکۆڵینەوە چەندمان ڕاگە هەل لە محافظەی خۆی لە بینی بەلەدیە و زراعی دەکرێت بەڵام هەستمان کرد دەستکاری تێدا هەیە لەوانەیە 15 معاملە دەبیتن ئێستاش لەگەڵ لژنەی مشترک لە ئەنجومەنی وەزیرانە تەدقیقمان کردی هەیە تەواو نییە دروست نییە یعنی دەستکاری کرایە گەندەلی تێدا کرایە لێ ڕاگیرایە لو يدفع ئەوە خۆ بە قانون هەر دەبیت فڕۆخانەی قوتاعەکانی عەنکاوە هەموو ئەو هەیە ئەوە سەنەدە ئەوەیە دەبی ئەو لژنەی تەدقیقیە مەسەن ئەتووە دەبی لژنەی حکوومەتیش دەبی مەسەن لە بەرامبەر یەکتری ئیسپاتاتی متأكد حكومات أو زەویە 412 پێنجی عنکاوە کەوتۆتەوە سەر پرۆژەی نیشتەجێبوونی هەرشەم و بیابان و کانی ئەڵمانی ئەو جێنا 74 دو هەموو عالم لە ناوی دانیشتی ئەمە تەعویزی خۆمان وەرنەگرتووە یەک دەقە ئەوە بەرامبەر ئەو لژنەی ئاخیری یعنی گەلاوێش خانوانە لژنەی ئەوەلی و ئاخیری نییە ئەوە سێمین چارەمین لژنە ئەوە بوو هەمووش کتابمان هەیە لە ئەنجومەنی وەزیران کە ئەو لژنە نەبووە پێشان ئشکرایە زۆر لەسەر ئەو مەسەلە ئێستا ئێمە مشکلەمان لەسەر 223 قطعەیە يعني مثلا باب مراجعتي نكت قلت من استبدال ناكم لقر سينالا چونكا عردي سينالا يبرا كردكان وهم يعني بتوزيع لي انا ورجيرايا باشا باب من لو بشبي استبدالكي اوي استبدالي كردو شو سينالا لوي عردي كردكاني ورقتي اوي استا حكومتي كردستان اوي عردي داير لبوي تعويزي داير لبوي هذه اوي بيشمركه بو اوي ناو سجن بو سبكا او قانون نازم بفي قانون كيكون تعامل راسا امن لقر قانون دابا نزاعات ملكيه بنقدي بكاش تعويز دكرا لبو او غبنا انا بو كتصور دكرا العراق بشوي شي قشتيها نهر كردستان يا امرين لجنه الملكيه زالت شبه ما قلت لجنه دانش محكمه كرا حاكمه شكل كتبي خلاص بو قلت كاكا وعرض انجويا قلت ما كاكا عرض كان نوم طارق كيما بروس العرض خد قرار نية لا طبعا هو رزمي هو قرار نية قرارك واضح قريب بنقدي تعويز ذكي بلام عردكاش بقانون هي حكومتها بس يما سيكس داوي قربو ذكي يعني بوي جوابكي من دزانم بريارة كتدخيل كان يعنكاوي دزانن خلقك مستحقة بلا تزانم فروق خاني هودي فروق خاني شي بروجي استراتيجيه يعني بيويستا بو كردستان اما اگر بلين والله تبرع بكن او عردانا اما حاضرين لسر اوي بروجيكا بيويستي بلام معقول نيه لا مازال شكل لا حتى ما هو ندري مش باسي صبرت عندك لا قال ما من حتى طواوي ذاك وصلت سوا أول مسألة يفرق خانة كان. استأيوة شتانا وين؟ دمانا وين؟ وين يرك مان بيت؟ وين يرك بيتين وزوج تواوي كان. إن شاء الله. والله هم ما وين ختياري يسا هم دبرين ونابين. أنا طبعا ما ودك إن بيان لندا ودك إن كاغزيات أو ديا زيات الولايات يعني كرديا بس أنا وبقول لنا وكو الشكل زوكو تايبي. رمضاني ام اني دنافا بالا فرخانه هوليريا نف دولتي دا وبرزغريكا خلكي ويك وحتى نهات يق قربو كرن فرزغاري هوليري نوزات هادي حساب رياردا كو كسك كونونر خلكي بچت نافا ويك كوميتي دا هرو هاد همان دمدم لازل كاري كده كرن صبح تاكسي رمضان دچ جهه كدن دچ باجاره كدن دچ طاخه كدن يا جداده كدن بحسب برزغريكا هدن ديك لقل ما بمينن
تەلەگرامی تۆڕی میدیای ڕووداو بۆ زانینی نوێترین هەواڵ و زانیاری بەشدار بە لە کەناڵی